وأمي بتعمل بوتش بعمل كارجاي مكتب سياسي لراسان تلاري برلمان كردستان بكارجاي بو سكرتنا سبابتك كراحة سياسية وبيجي خصوص تلاري برلمان كردستان بكارجاي بتعبتك كأي بإستعلنا وضربتها مجانا برزة بتياري كراوي لسر تاري دويني برزة وشرين كردستان باوری خۆم وایە کە هەر کەسێک هەر پۆستێکی نەبێ و لە هەر پێگەیەکا بێ کاتی هەڵمەت هەڵبژاردن ئاساییە بەشدار بێ لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەو حیزبەی سەرخستنی ئەو حیزبەی کە کردوێتی بە خاوەنەوە پۆستان بەڵام ڕاستێکیشێ ئەوەیە کە سەرۆکی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بە ڕەچاوکردنی پێگەکەیان بۆ بە ڕەچاوکردنی ئەوەی کە ئەو دامەزراوە دەستوریانەی کە ئێمە سەرۆکایەتیانەکەین دامەزراوەی گەلی کوردستان دامەزراوەی دەناو حیزبە سیاسیانە نین کە سەرۆکایەتیانەکەن و دامەزراوەی ئەو حیزبە سیاسیانە نین کە هەڵبژاردنیان بدۆتەوە بەڵکو دامەزراوەی ئەو هاوڵاتیانەشن کە تەنانەت بەشداریان لە پرۆسەی دەنگدانیشانە کردووە بۆ خۆم بڕیارم دابوو کە بەشداریکردن لە پرۆسەی هەڵمەتەکانی هەڵبژاردنی سەرخستنی لیستی هاوپەیمانی بە شێوەیەک بێ کە گەڕان لە بەسەر ماڵانەوە خۆم بپارێزم لەوەی کە خیتابم هەبێ و وتارم هەبێ و قسە بکەم بە ڕەچاوکردنی ئەوەی کە دەم ڕۆژی هەڵمەتەکانی هەڵبژاردن تەواوە بێ ئێمە یەکتریە بینینەوە چاو بە چاوەکەوێتەوە ئێمە لەو کۆناکە دەبێ بە هەستیاری ئەو مامەڵە لەگەڵ پێگەکانمان بەڵام کاتێک سەرۆک هەرێمی کوردستان لە وتاری کە لە بەردەمی ڕێکخستەکانی حیزبەکەی خۆی دەڵێ تەنها حیزبێک کە لەسەر ئاستی ناوخۆی و عێراقی و هەرێمی حسابی بۆ کرێ پارتی دموکراتی کوردستانە کە خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە دڵنیا دەیناسم خۆشی باوەڕی بۆ قسەیە نییە بەڵام ئەمە بووە بە بەشێک لەو فەرهەنگی سڕینەوەی کە پارتی ممارسەیەەکە لەسەر هەموو ئاستەکان و بە بچووکتربینینی شەریکەکانێتی و بچووکتربینینی حیزبەکانی ترە لە هەرێمی کوردستان پێشبینی وابوو بە دیاریکراوی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان خۆی ببوێنێ لەو جۆرە وتار پێشبینی خۆم وابوو بەڵام وەختێ بەڕێزیان بەو شێوەیە قساکە واجبێکی یەکێتیانەمە وەکو سەرۆکی یەکێک لە دامەزراوەکان وەڵامی بدەم وەمە پێی بڵێم بەپێی عورفی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم دەبێت کۆکەرەوەی هەموو هێزە سیاسیەکان وەکو عورفێکی سیاسی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم ئەبێ پارێزەری یەکڕیزی گەلی کوردستان هێزە سیاسیەکانی بەڵام دوێنێ بەو قسەیە سەرۆکی هەرێمی کوردستان هەموو ئەو بنەمایانەی تێکشکاند و وێرانی کردن کە لە لای خەڵکی هەرێمی کوردستان گەڵاڵە ببوو بەوەی کە ئێمە دەتوانین بە یەکڕیزی بچینە بەردام بۆ پاراستنی ئیستحقاقات و بۆ پاراستنی شایستەیەکانی گەلی کوردستان بەڕێز نازانم ڕاو بۆ چۆنی حیزبە سیاسیەکانی تر چییە لە هەرێمی کوردستان بەڵام ئێوە بەبی ڕای گشتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمیش بێنەوە کە یەکێتی حیزبێکی قبولکراوی متمانە پێکراوە لەسەر ئاستی عێراق بە دەلیلی نزیکترین بابەت کە بابەتی دانوستانکردنە لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقی لەگەڵ کوتە سیاسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەوەی کە سەرۆکایەتی وەفدی دانوستانکار بەڕێز قوبات تاڵەبانی کردوویەتی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی لیستی هاوپەیمانیە و سێ وەزیری یەکێتی و گۆڕانی شیاوەریان کردووە ئەگەر ئەوان جێگەی متمانە نەبوونایە ئەگەر ئەوان جێگەی قبولکردن نەبوونایە ئەگەر ئەوان حساب بۆ کراو نەبوونایە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا ئەو 200 ملیارەی بۆ نەدەهات کە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەکەی پێ دەمەوێ بە بیری سەرۆکی هەرێمی کوردستان و هەموو ئەوانەی بێنمەوە کە ئەوانی تر ناخوێننەوە و کەلتوری سڕینەوەیان کردووە بە بەشێک لە خیتابی سیاسییان کە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەڕی داعشا نەبوونایە ئەم هەولێری قەڵاو منارەیە لە بەردەم مەترسیاوە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێنی شەهیدە سەربەرزەکانمان توانیمان لە جەلەولاو خانەقینەوە بۆ مەخبوور و شەنگال و ڕەبیعە بپارێزین لەم مەکتەبی سیاسی کە ئێمە تێئابەیەکەوە دانیشتوین لێرەوە هێزەکان ئیتڵاقیان کرد بۆ پاراستنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان
حساب لەسەر چییە؟ لەسەر چ بنەمایەکە حساب؟ حساب لەسەر بنەمای ئەو زۆرینە مزەیەفەیەکە هەیە؟ ئەو زۆرینە ساختەکراوەیەکە هەیە؟ بەڕێزە. دوا قسەمەوەیە هەر هێزێک، هەر حیزبێک، هەر کەسێک یەکێتین حساب بۆ یەکێتین نیشتیمانی کوردستان ناکا و نایخێنێتەوە، یەکێتین نیشتیمانی کوردستانیش حسابی بۆ ناکا و نایخێنێتەوە. وسپاسیان. ئێوە ئیداری. باش کات سیارەکەم ئەوەیە یەکەمیان جەنابی شەرۆف سەرۆکی هەرێم هەست ناکەیت دەگەکەت بەکارهێنا ئێستا لە زیاتر بە سەرۆکی پەرلەمانی بەناوی هەموو حزبە سیاسەکانی پەرلەمان قسە پێ بدەیت هەمووان پێویستە حساب بۆ بدەن ئیتفاقی چێتی پرسیاری دومیشمەوەیە بەناو هێزەکانی پێشمەرگەش پێشمەرگەی تێدایە کۆمەڵە تێدایە یەکگرتووە تێدایە پێدایانە دوستەوەیە تۆش باسی هەر پێشمەرگەی چێتی لە ڕاستیان من ناتوانم بەناوی حیزبەکانی ترەوە بڵێم نیگەرانن حیزبەکانی تر لەو خیتابەی سەرۆکی هەرێمی کوردستان و من لێرەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان قسەم نەکردووە و ئەندامێکی سەرکردایەتی قسەم کردووە پێم خۆش نەبوو پێگەکەی خۆم بۆ بابەتە بەکاربێنم و بەڕاستیش قەلەق بووم لەوەی بەناوی حیزبەکانی ترەوە قسە بکەم چونکە حیزبەکانی توخوان قسەکەریان هەیە و وتەبێژیان هەیە سەبارەت بە هێزەکانیش ئێمە قەت ڕوامان بەسڕینەوە نییە بەڵێ زۆربەی حیزبە سیاسیەکان لە ناو هێزەکانی پێشمەرگە ئاسایش پۆلیس حضوریان هەیە هەمووشیان بەیەکەوە بەشدارن لە پاراستنی هەرێمی کوردستانە بەڵام ڕاستیەکەی ئەویش ئەوەیە کە تا ئەم لەحزەیە وایە کە من پێم ناخۆشەوایە دوو هێز هەن هێزی هەشتا و هێزی هەفتان ژە تیرۆری ئەملا و ژە تیرۆری ئەولان ئەو حەقیقەتێکە من حەز ناکەم وابێ بەڵام بەرۆسەریدون لە تۆڕی میدیایی ڕوودا و لە قسەکانی بەڕێزدا چەند شتێکی باس کرد یەکێک لەوانە پارتی باڵێنەوە کە بەڕێزتان دەڵێن کە سەرۆکی هەرێمی کوردستان هەوڵی سڕێنەوەی هێزەکانی کردەدا چۆن دەتوانێت ئەوە سەر بێنێت ئەمە یەکەمیان دووەمیان ئێوە سەرۆکی پەرلەمانی کوردستان باستان لە زۆرینەی مزەیەف ئەگەر پارتی زۆرینەی مزەیەفە ئێوە لە پەرلەمانی کوردستان کە سەرۆکی پەرلەمانی کوردستان چۆن ئیدارەی زۆرینەی مزەیەف دەدەن پرسیاری سێمم باستان لە هێزەکانی یەکێتی کرد بۆ خۆتان چەند جارێک قسەتان لەسەر ئەوە کرد کە دەوێت هێزی پێشمەرگەی کوردستان نەک هێزی ئەم هێز و ئەو هێزەکە بێت چی وای لەوەی خیرەوە دەست پێ یەکەم واقعەکە وایە سێ شێش تاژێ هێزێکی ناوی هێزەکانی پارتی و هێزێکی ناوی هێزەکانی یەکێتیە ئێمە قانونمان بۆ دەردووە بۆ یەک بدنەوە بە هەموو توانە بە پشتیوانی ئەوەکەم کە هێزەکان یەک بدنەوە و ئەو پرۆسەیە کە ئێستا بەردەوامە هەموو هێزەکان بێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە بە هەموو توانە بە پشتیوانی بکەن سەبارەت بە زۆرینە ئەمەوێ حەقیقەتێ باسکەم بەڵێ بەڵێ ئەمەوێ حەقیقەتێ باسکەم ئەویش ئەوەیە کە واقعی انتخابە لە هەرێمی کوردستان هەموو کەسی بێت تەنها من نایبێت وەدامێ زۆر چوونەوە بۆ فاسیلەی چی دەکرێت و چی ناکرێت ڕۆمەندەکانی لە پرۆسەی دەنگدانە ئەمە ڕاستیەک بەبین هەموو ئەوانە بێنەوە کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوە دەبن بەخۆشەوە زیاتر لە 150 خەڵکی هەرێمی کوردستان ئەستەندەنی نەداوە لە جیاتی ئەوەی پێکەوە دانیشین پێمان وابێ ئەو لە 122 لە 121 لە 100%ەکە کە هێناومانە ڕاستە 45 کورسیمان هەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە لەگەڵ سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ تەواوی دامەزراوەکان چۆن خەڵک ئاش بکەینەوە بەشداری لە پرۆسەیەکی حەقیقی هەڵبژاردنە بکات سەبارەت بەوەی سڕینەوە نمونێکی بەسیط دەهێنەوە ئێوە لە ڕوودا ئەو دەستەواژەیەتان سڕیوەتەوە لە وتارەکەی سەرۆکی هەرێم چکە پێتان وایە هەڵی بەڵێ ئێستا ئەوەی کە لە ڕوودا و یوتیوبی ڕوودا و داتان ناوە دەستەواژەیەتان سڕیوەتەوە چکە پێتان وایە سەرۆکی هەرێم هەڵی کرۆ سوپاسانە